هاتوین ئەم جارەش مژدەی ئەوەتان پێ بدەین کە هاوکاری و دەستباری و کۆمەچەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست چۆن لە هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ ئەبێتە فریادڕەسی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک. زۆرجار لە سەرەتای بەرنامەکان هەمومان ناڕەحەت و چاو بە فمێسکە بین، بەڵام کاتێک هاوکاری و کۆمەچی و دەستباریەکانی ئەوەی خێرخواز و بەخشندە دەگاتە نووسنگەکانی دەستگای خێرخوازی بەخشینەوە، ئەوسا ئەزانین هاوکاری و کۆمەچەکانتان چۆن ماڵی هەژار و نەدار و منداڵی بێباوک ئاوەدان دەکاتەوە فرمێسکەکانیان دەسڕێت. بابزانین چەند ماگی بەر لە ئیستا لە ناحێ شۆڕ سەردانی ماڵێکی بێباوکمان کرد. دوو منداڵی چاوگەشی هەبوو، یەکێ لە منداڵەکانی نەخۆشی درێژخانی هەبوو. بابزانین کاتێک هاوکاری و کۆمەچەکانی ئێوە ئاڕاستەی ئەم ماڵە کرا، بەهۆی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە چۆن ژیانیان گۆڕا. سەرەتا بابزانین ئەم خانووی پشتی ئێمە دیاریدەستی ئێوەی خێرخواز و بەخشندەیە بۆ ماڵێکی بێباوک کە دوو منداڵی چاوگەشیان هەیە. بابزانین کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندە هاوکاری و کۆمەچیان دەکەن، ژیانیان چۆن دەگۆڕێ و چۆن لە کرێسێتی ڕزگاریان دەبێت. بابزانین ژیانی ئێمڕۆیان و چەند ماگێ بەر لە ئێستایان چۆن. بەڕاستی هانام بۆ ئێوە بردۆ لەبەر ئەوەی کەم دەرامەتم و کەسێکی وام نییە کە یارمەتیمدا. باوک مناڵەکانم نزیکەی ساڵێکە ئەمری خوای کردووە و کرێچیشم، هیچ داهاتوویەکەم نییە کە بتوانم ئەم مناڵانەی پێ بەخێو بکەم. بەڕاستی بە خێر و مەندی خەڵکەژیم، کرێچیم. مناڵەکەم ئەو کچەم تقریبان نزیکەی 6-7 مانگە تووشی تەلاسیمە بووە. بەڕاستی بە خێر و مەندی خەڵکە ئەیبەم بۆ خەستخانەی هیوا دوێ حالی شەیدیە من یان کرد بۆ ئەم کچەم زۆر حاڵی وێرام. ئەم مناڵانم بەخوا هەزار شتە بینن، بەڕاستی و کوڕم هەزار شتە بینن جاران باوکی هێرچۆنێ بای بۆیە کرد. ئیستەوە دەسەڵاتی شتێک نییە کە لە دەرەوە داوای ئەکا کە بۆی بکەم. بەڕاستی جاران توانای ئەوەم نییە، توانای بەسە توانم عیشتەکەی خۆم بەرمەسەر، هەتاکەی من نەتوانم توانایەکم هەبێ کرێ خانوویەکم پێ بدرێت، توانایەکم هەبێ بە خێری خەڵکا بم. وەکو بەڕێزتان شتێکتان پێ بکرێ لەگەڵ خێرخوازی بەڕێز هەر کەسێک بتوانێت یارمەتی ئەم دوو مناڵە بدا بە تایبەتین کە بێنازی باوک بوون، کە بتوانم من لەم دنیاە بە یارمەتی خێرخواز بتوانم کە خۆشحاڵیان بکەم. ماشاءالله ماشاءالله سلامت بیا خوشونه ماشي
بەڕاستی من بە خێراتنی ئێوەکەم کە زۆر زۆر لە مانگی ڕەمەزانەوە حتا ئیستا کە دەرگای دەرونی ڕەحمەتان لە ئێمە کردەوە ئەویش لە خودای گەورەیە ئەو بەهرەیە کە ئەیداتە مرۆڤەکانی خۆیان بەڕاستی ئازایەتی ئیماندارانی خۆتانە کە خوددا پێتانی بەخشیەوە کە ئێوەش کە یارمەتی ئەو مناڵانەی کە بێ باوکە بێ و کە بێ لاەن و کە کەسیان نییە بەڕاستی ئەم ڕۆڵانەی من بەڕاستی کە ئێوە لەو یەکەم ڕۆژی ڕەمەزان هاتن پێشتر زۆر ژیانمان ناخۆش بوو کرێکی بووم دایمەن قەلق بووم دایمەن بیرمە کردەوە خۆیان دەربەدەر نەبووم خۆیان نەکەومە دەرگای کەس خۆیان نەکەومە محتاجی دەست هیچ کەسێک بەس بەڕاستی ئێوە هەموو شتێکتان بۆ ئێمە کرد وەکو خانوویەک وەکو ماڵێک وەکو موچێک بێ وەک بتوانم مناڵەکانی پێدابین کەم وەکو ماڵێکی ئاوا کە خۆش بۆ ئێمەتان دروست کرد هەستەکەم تازە لە دایکە بم ینی سدڵم زۆر زۆر خۆشە ینی لە خۆشیان نازانم بگریم نازانم باوڕم نەئەکرد بن ئەم ڕۆژم پێوێ کە من لەگە مناڵەکانم لە هێنانیەک بین زۆر بەدەنگی ئێمە هاتن بەڕاستی ماڵێکی خۆش باوڕم ناکرد سوپاسی کاک جەبرائیلی شەکەن بەڕاستی زۆر زۆر سایلیشی جوانی بۆ ئێمە کردووە ئەمڕۆکە بۆ یەکەم جار خانووەکەی خۆتان بینی هاتنە ناویوە چه هەستێکت بۆ دروست بوو؟ وەڵی بەڕاستی هەستەکەم هەرچی ئەو کەسانەی کە لە دڵم مردوونە هەستەکەم زیندوو بوونەتەوە هەستەکەم تازە لە دایکە بم زۆر زۆر سپاسیەوە بەڕاستی زۆر زۆریش وێنای خانووێکی ئاوا خۆشتە کرد کە بەخشین بۆتان بکات لە ڕێی خێرخوازانەوە نەخێر نەوەڵ هەستەکەم تازە لە دایکە بم بەڕاستی ئەوە ئێوە بۆ ئێمەتان کرد یعنی نازانم چی بڵێم خانوویەکی باش منتەقێکی باش هەموو موسڵمان و ڕێک و پێک زۆر زۆر یعنی کەسایەتیەکە ئەو بۆ من کەسایەتێکی زۆر زۆر گەورەیە و لەگەڵ جەنابتان ببوونم کەسێک بۆ ئێمە وەکو کاک جەبرائیل وەکو جەنابتان کە هاتنە خزمەتی ئێمە لە خانوویەک بووین بەڕاستی وەک ژیانمان نەمانەتوانی خۆمان بگونجێنم بەشکر بەخوا هەموو شتێکم هەیە ئیستا زۆر جابیر لەوەکەینەوە ئەبێ بەچی منداڵانی بێ باوک دڵخۆش بن و بەچی پاداشتێکی گەورەمان دەستکەوێت بەڵام ڕەنگە هاوکاریکردنی تۆی خێرخواز و بەخشندا لە کڕینی خانوویەکی ئاوا یاخود لە بووکەڵەیەکی ئاوا بۆ منداڵێکی بێ باوک ببێتە ڕەزامەندی خوای پەروەردیگار و لە دنیاش کۆمەڵێک ناڕەحەتی و ناخۆشی لەسەر خودی خۆت و خانەوادەکەت دوورخاتەوە بۆی بەکەم مەزانە کاتێ منداڵی بێ باوک ئاوا دڵخۆشەکەن تا دوێنێ بە فرمێسک و بە ناڕەحەتی ژیانیان بەسەر دەبرد ئیمڕۆ لە خانووی خۆیان و پڕ بە دڵە میهرەبانەکەی خۆیان پێەکەن و ئاسوودەیی باڵی کێشاوە بەسەر ئەم خانەوادە بێ باوکە بۆیە تۆی خێرخواز قەت بەکەمی مەزانە کاتێک بڕیاری هاوکاری و کۆمەچی بۆ منداڵی بێ باوک و هەژارەکان دەدەیت خۆتان بینیتان بۆی ئەم هەدیە بچووکانەوە چنێ دڵیان خۆش بوو بۆیە لێرەوە سوپاسی هەموو ئەو کەسانەکەین کەوە ئاوا دڵی منداڵی بێ باوک و هەژارەکان خۆش دەکەن و گۆڕانکاری لە ژیانی ناهەمواریان دەکەن ئێوە دووبارە سەیریکەنەوە بابزانن ئێوەی خێرخواز و بەخشندا چیتان بۆ ئەم خانەوادەیە کردووە و ئەم خانووە چۆنە و کەلوپەل و پێداویستی ناماڵیان چییە؟
وڵی هەست دەکەم کە خوددا کە ئەم بەشەی داوە پێم لە ڕووی یارمەتی خێرخوازانەوە و لە ڕووی ئێوەشەوە بەڕاستی نانم ناخوار لە ماڵەکەی خۆم بەس فی سەبیلی کری خانۆکەم پێدابین بکرێ یانی زۆر زەحمەتە کرێ چی بی کە پێشتر پیاوەکەم ما بۆ هەستم نەئەکرد ئەموت هەبێ نەبێ ئەو هەوڵەدا بەس شۆکەکەم بۆ دوو شۆکی تر نەمەزانی دڵی ئەو مناڵانم ڕاستیکەم ڕاستی یا بتوانم موچێک هەبێ کری خانۆکەی پێ بدەم یا توانای ئەوم هەبێ ئیشێ بکەم بتوانم بێژەوی مناڵەکانی پێ گەورەکە ئەزمێری باسی بکڕم نیتە خۆم زرە خۆت بزر بووە زۆر سپاستانەکەم بەرنامەی بەخشین پاسکلیان بۆم کڕێەوە لەوەتیە نازانم چی بکەم بگریم یا نەگریم بۆ چێگیری ئەغا لە خۆشی ئاگریم دڵ خۆشە بە پاسکیلەکان پێشتر پاسکلەکەت کۆن بوو لیان دزی وایە بەڵێ ئێستا دوو پاسکیل هەیە دڵ پێ خۆش بوو بەڵێ چەندێ دڵ پێ خۆش بوو زۆر دڵم پێ خۆش بوو زۆر لەوەتیە هەر نامەزانی چی بکەم لە خۆشیان نەدەزان چی بکەین لە خۆشیە بەڵێ ئەی ئەم خانۆ خۆش نییە با ئەو زۆر خۆشە بەرنامەی بەخشین بۆمانی کردووە ژووری خۆت هەیە لەم خانووە بەڵێ چی تیاکەی سەعی تیاکەی بەڵێ لە نایە خۆم سایتیاکەم اینجا دوو ژوور نووسنە یەکێکەکانی خوشکمە یەکێکەکانی منە ئێوە ئەو خانووە ئەمانت بۆ کردووە بەرنامەی بەخشین خوا خێریان بنووسێ کە دڵی ئێمەیان خۆش کردووە بەڕاستی ئێمە سوپاسی هەموو مسلمانێکین کە لە ڕووی ئەم شاشەیە کە ئێمەیان بینیوە لە ڕێی بەخشینەوە کە سەبیلێکن بۆ هەموو بێباوکانێک و بۆ هەموو کەم دەرامەتێکە نیانە ئێمە زۆر سوپاسی ئێوەکەین بەڕاستی وەکو ئەم خانۆ خۆشەیکە بۆمیان کردووە پێکاتۆ لە دوو ژوور نووسن هۆڵێک و ژوورێکی میێوان و مطبەخێک و مۆبیلاتێکی جوانیان بۆ بکڕە بەڕاستی کە پێشتر نەم بووە ژوورێ نووسن بۆ مناڵەکانم وەکو مطبەخێکی جوان کاونتەرێکی جوانیان بۆم کردووە غەسالەیە فەرشە بەڕاستی حتا فەرشەکەشیان بۆم کردووە نازانم لە خۆشیات چی بڵێم مۆبیلاتێکی زۆر زۆر جوانیان بۆم کردووە خوددا خێری هەموو مسلمانێ بنووسێ کە زۆر زۆر بەدەنگی ئێمە هاتوونە زۆر بەکاری یعنی کاری بۆ کارێکی خێری ئاوا یارمەتی خەڵکە دەدەن ئەوەی پێم کرد دوعاخوازی بۆ ئەو کەسانە ئەەکەم کە خێرخواز بوونە یارمەتی ئێمەیاندا و بەهانای ئێم هاتوونە لە ڕێگای کەناڵی بەخشینەوە زۆر سوپاسی ئێوە دەکەین و دوعای خێرتان بۆکەم ماشەڵڵا نازانم باسی چی بکەم و چیش بڵێم لە خۆشیان نازانم چی بڵێم زۆر زۆر دڵمان خۆشە بەڕاستی کە ئەو مناڵانە ئەمە ئەبینم کە دڵیان خۆشە لە ڕێی ئێوە کە زۆر یارمەتی ئێمەتان داوە دڵی ئەو مناڵانەمەتان خۆش کرد بە هەموو شێوەیەکەوە وەکو کوڕەکەم وەکو کچەکەم زۆر لە خۆش بوو لە سای ئێوە وردە وردە خەریکە باشتری شەبێ ئەمەش ببینێ باشتری شەوێ ئەوەی ئەهاتە ماڵمان ئەوێت خانوومان بۆ ئەکرێ خانووی تازەمان بۆ ئەکرێ هیچیان یوسف و ئەیوت ئیتر خانووی خۆمان ئەبێ ژووری خۆم ئەبێ ئەوێ ژووری خۆم ئەبێ ئەوێ ژوور خۆم ئەبێ ئەخوێنم لە لای بۆ خۆم ئەخەوم باوەڕ ئەەکەی لە خۆشی ئەو پاسکیلەیە یعنی بەڕاستی لە ترسەکە ئەویان لێ بردو بوو هێنا بووە ناو ماڵەکە لە خۆشیە نەیەزانی چی بکە ئەی شاردەوە لەنا ئەو مناڵانە ڕووی گەشایەوە بەڕاستی زۆر زۆریش کچەکەت نەخۆشە لەگەڵەوە هەستەکە کە شتی جوانی هەیە و تا چەند ئەمە کاریگەرە بۆ ئەوەی خۆی بچێتەوە لە نەخۆشیە وەڵڵاهی بەڕاستی
ئیستا شکر زۆر باشتری کە لە چاوچاران هەرچەند عیلاجەکانی بەردەوامە بەس کە ئەم مۆزعبینیە ئینشاڵڵە باشتریشی ئەبێ. من زۆر سپاسیانەکەم کاوانی بەهانەی ئێمە هاتن یارمەتی ئێمەیان داوە. بەناوی خوای بەخشندە و میهرەبان ئێمە وەکو نووسنگەی شۆڕشی بەرنامەی بەخشین ئاگادار کراینەوە کە ماڵێکی هەژاری بێباوک کرێتی کە مناڵێکی دوو مناڵەیە مناڵێکیان نەخۆشی درێژخایانی هەبوو داوایان لێ کردین ئێمە فۆرمیان بۆ پڕەوەکەین وەزمان زۆر خراپە ینی هیچ موچێت داهاتێکیان نەبوو لە سەرەوەی کە داهاتینە مناڵێکی نەخۆش ڕۆژانە پێویستی بە دەوا هەبوو لەبانەوەش کرێتی بوون داوایان لە ئێمە کرد کە ئێمە فۆرمان بۆ پڕەوە کرد نردمان بۆ نووسنگەی سەرەکی بەخشین لە زنەی بەخشین بڕیاریدا لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا خانوویەکی بۆ دروستکە دوای ئەوەی فۆرمان بۆ پڕەوە کرد فۆرمەکەمان دا لە ژنەی بەخشین ئەوانش بڕیاری بەرنامەیان بۆدا بڕیاری بەرنامەیاندا کە بەرنامەکە لە مانگی ڕەمەزانی پیرۆزا بوو کە دامانە شاشە حەمد بۆ خەڵک هات بەدەممانەوە بڕیاریدا لە ژنەی بەخشین بڕیاریدا خانوویەکی بۆ بکڕێ بە کەلوپەلی ناو ماڵەوە ئێمەش ئەم خانۆمان بۆی کڕیوە خانوویەکی 140 مەترە خانوویەکی خۆش مواسەفات هەموو مواسەفاتێکی جوانی تایە کاشیە عەرزی کاشیە قەدی کاشیە مواسەفاتی کاملە موبەریدەی تکتی موبەریدەی تایە بۆیلەری ژێر عەرزی تایە مواسەفاتی کاملە دوای ئەوە ئەشیای ناوماڵ هەموو شتێکمان بۆی کڕیوە لە کەوەنتەر کامل کەوەنتەرێکی گەورە بۆ متبەقەکەی بۆ مساعید متبەقەکەی معرەزێکی جوانی پوختەمان بۆی کڕیوە تەباغمان بۆیان کڕیوە سەلاجەمان بۆیان کڕیوە غەسالەی ئۆتۆماتیکمان بۆیان کڕیوە ئاشای فەرشی ناوماڵ فەرشی کامل هۆدەکانمان بۆیان کڕیوە تەلەڤیزۆنی باشمان بۆیان کڕیوە شتەکانمان هەموو شتی جوان و مواسەفات و چاکمان بۆیان کڕیوە خی گەورە پاداشتی ئەو کەسانش بدە زۆر کەس بەدەم ئەوەی کە بەدەم ئەم ماڵەوەات یارمەتی داین بۆ ئەوانەی تریش خی گەورە پاداشتیانەوە چاکی چاککارانی شەڵاون ناکە هەچ کەسێکە یارمەتی ئەم بەرنمەیەدا با سێری کاکە دڵی خۆشەکە دینارێکەدا ببەخشین دینارێ ببەخشینە بەخشیەوە تا جێگای خۆی ئەگریەکە یەکێ دینارێکە دایکە هزار دایکە هەچێنێکدا کە پارەکەدا ئیمڕۆ سەیری ئەم ماڵ هەتی وە بکە کە دڵیانی چەند خۆش بوو هەموو شتێکی ماڵان بۆ کراوە نوقستانیە موچەیەکیان بۆ بڕاتە خی گەورە پاداشتی برایەک داتەوە کە ئێمە ناشی ناسین ماگانە وەرەقێکمان بۆ نێرە بێ و ئێم بیناسین ئەمانداتی دینە خی گەورە پاداشتیان داتەوە. ئەم خانووەش یەکێکە لەو خانوانەیەکەوە لەسەر دەستی ئێوەی خێرخواز و بەخشندا بنیاندرا
بۆ دوو منداڵی چاوگەشی بێناس لە ناحیە شۆڕش. ئەومان بیرەخاتەوە کاتێک هاوکاری و کۆمەچەکانی ئێوە لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کۆ بێتەوە، یادگارەکانی باو باپیرانمان بیرەکەوێتەوە کە هەمیشە کە کاریەکان بووە بە هەرەوەزی هەمویان دەستیان بۆ بردو و هاوکار و پشت و پەنای یەک بوون. هەمیشە ژیانێکی کۆمەڵایەتی تۆکمیان بەڕێ کردووە و هەمیشە دڵی یەکتریان خۆش کردووە. کاتێک ئێمەش لە بەخشینەوە ماڵێکی هەژار، ماڵێکی بێباوک، ماڵێکی نەخۆش دەرەخەین، بێگومان ئێوەش بە هەرەوەزی بەدەستە جەمعی هاوکاری و کۆمەچەکان ئەنێرن بۆ بەخشین. بەم شێوازە خانووی جوان و ناوماڵی جوان و موچەی ماگانی لێ دابین دەبێت. ماڵێک لە کرێچێتی شەو ڕۆژیان بەڕێ کرد و کرێی ماگانەیان بۆ نادرا، بەڵام کاتێک ئێوەی میهرەبان و ئێوەی سەخاوەت و ئێوەی هاوکاری و کۆمەچی هەژاران و نەداران هاوکاریەکانتان گیان دەبەخشینەوە، بەم شێوازە خانوویەکی تازە و ناوماڵێکی تازە و خۆشی و شادیتان گەڕاندەوە بۆ منداڵە بێباوکانە. هەمیشە ببەخشن تا بەم شێوازە هەژاران و نەداران دڵیان خۆش بێت و ناڕەحەتی و ناخۆشیەکانی چەندین ساڵیان بۆ بکەین بە خەندە و خۆشی. بۆی هەمیشە پێتان ئەڵێین ببەخشن تا بەخشین بەردەوام بێت.